ئەنوەر سەباح عوسمان لە ساڵی 1970 لە هەولێر لەدایک بووە. ئێستا لە هەولێر نیشتەجێیە. پیشەی ئێستای ڕۆژنامەنووس و فەرمانبەرە لە پەرلەمانی کوردستان. لە ساڵی 1992ەوە پەیوەندی بە کاری ئیسلامیەوە کردووە. هەڵگری بڕوانامەی بە کالێرۆسە. ئەو پۆست و بەرپرسیارەتە حیزبیانی پێشترەی بوون. یەکەم لە ساڵی 2003ەوە لە ڕادیۆ و تەلەڤیزیۆنی کۆمەڵ کار دەکەم. دووەم لە ساڵی 2008ەوە لە کەناڵی ئاسمانی پەیام کار دەکەم. سێم تا ئێستا وەکو پێشکەشکار لە کەناڵی ئاسمانی پەیام بەردەوامم. ئەو خول و ڕایەنانانەی کە بەشداری تێدا کردووە. یەکەم زیاتر لە 30 خولی جۆرا و جۆر لە بوارەکانی ڕۆژنامەنووسی و پەرەبێدانی مرۆیی لەوانە TOT و NLP. شارەزایی و لێهاتووی هەیە لە زمانی عەرەبی. چالاکی ڕۆشنبیری و کەلتوری، نووسین، بەشداری، کۆنگرە و کۆنفرانسی زانستی و کۆڕوانەوتنەوە. ئێستا ڕایەنەری زمانی عەرەبیم و خول و دەوراتی بەردەوام هەیە لەو بوارەدا. پەیامی پاڵێوراو بۆ دەنگدەران. دەبێت داهاتی خەڵکی کوردستان بۆ تەواوی خەڵک بێت، نەوەک بۆ دوو بنەماڵە.